دەکەین هەموو سندیکاکان هەموو بەڕێوەبەراتی نەخۆشخانەکان وەکو ئاگادارن بۆ ڕۆژی دووەم لەسەر شەقام ماوینەتەوە بۆ ئەوەی دەنگی ناڕەزایی خۆمان دەنگی ستەمی خۆمان بگەێنین بە دەنگی بگەێنین بە گوێچکەی دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم هەرێمە. بەڕێزان ئەم هەرێمە مڵکی هەمومانە، لەم هەرێمەیە هەمومان پێکەوە خەباتمان کردووە، لەم هەرێمەیە کاتێک ڕوبەڕووی زوڵم و ستەمی دوژمنان بووینەتەوە هەمومان پێکەوە لە یەک سەنگەر بووینە کە سوکاری ئێمەیە کە ئەم نیشتیمان و ئەم هەرێمەیان دروست کردووە. بەڵام کاتێک هاتۆتە سەر بەدیهێنانی مافەکان، کاتێک هاتۆتە سەر ئەوەی مافەکان دابەشکراوە بەرهەمەکان دابەشکراوە، ئەوە ئێمەین، ئەوە کە سوکاری ئێمەیە کە ئەم حکومەتەیان دروست کردووە. بەڵام کاتێک هاتۆتە سەر بەدیهێنانی مافەکان کوڕی بەرپرسان هەمویان بوون بە بزنسمان و بوون بە خاوەنی کۆشک و تەلار، کوڕی بەرپرسان بوون بە خاوەنی کۆشک و تەلار، کوڕی هاونیشتمانیە ئەم هەرێمەش باوەڕ ئەکەن بە دەرەجەی 95 و 96ەوە کۆلێژی تەواو کردووە، ئێستا لەسەرا گۆرەی ئەفرۆشێ. ئەمە دادپەروەرێکەتان بوو، ئەمە حکومڕانێکەتان بوو. ئەو نادادپەروەرەی کە لێرە کراوە باوەڕ بکەن لە هیچ سوچێکی ئەم دنیاە نایدۆزیتەوە. 50% کەرتی تەندروستی ئەم سنوورە بە دانەمەزراو بە ڕێواچێ یان بە نەقز بە ڕێواچێ. بەڕێزان ماوەی 10 ساڵە دەنەوە دروست بووە، مناڵێک دروست بووە تەمەنی 10 ساڵە حکوومەتی هەرێم لە خۆی ڕانەبینیوە یەک کەسێکی بۆ دابمەزێنێ. دەنەوەی تازە دروست بووە بەبێەوە یەک دامەزرانی بۆ بکرێ. خۆبەخشانی دڵسۆزین، خزمەتکاری نەخۆشین، بۆ مافەکانی خۆمان ڕەوایە خۆپیشاندان.